وردە وردە گەشتەکانی فڕۆکەخانەی سلێمانی دەستی پێ کردەوە و ئێوە هەموو لایەگەزان کە ئێستامە لە قۆناغێکی تازاین لە کرانەوەیەکی تازاین لە بینی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە. پێویستەکە هەموو لایەکمان کار بکات بۆ ئەوەی خزمەتگوزارەکانی هاوڵاتیانی خۆمان بواری ئابووری، بواری گەشتیاری، بواری گواستنەوە لە هەموو بوارەکانە کار بکەین. بێگومان فڕۆکەخانەی سلێمانی دەواازەیەکی گرنگی ئەم وڵاتەیە بەڕووی وڵاتانی دەرەوە و بەڕاستی ئامرازشی گرنگە بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتەکانی دەرەوە. بۆیە لەم بوارەدا فڕۆکەخانەی سلێمانی ئامادەیی هەیە هەر هێڵێکی ئاسمانی لە دەرەوەی عێراق یا لە هەر شوێنێکەوە بتوانێت کەوا گەشت ڕێک بخا بۆ فڕۆکەخانەی سلێمانی چ بۆ گواستنەوەی گەشتیاران بێ یاخۆ بۆ گواستنەوەی شمەک و کاڵا بێ بۆ گوندی کاربووی فڕۆکەخانەی سلێمانی ئامادەین جوانترین باشترین خزمەتی پێشکەشین و ئاسانکاری بۆ بکەین بۆ ئەوەی گەشتەکانیان ئاسان جێبەجێ بکرێت. بۆ یەکەمین جارە ڕاستەوخۆ لە هۆڵنداوە گەشتی فڕۆکەوانی لە شارێکی ئەوێەوە کە ئایدنهۆڤنە بۆ سلێمانی دەست پێ بکات و لێرەشەوە بە هەمان شێوە بگەڕێتەوە. ومێ دەکەم ئەمە تەواوکاری ئەو بەرنامەیە بێت کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دایناوە و ئێمە وەکو پارێزگای سلێمانی وەکو حکوومەتی هەرێمیش پشتیوانیانە بین و مێدەکەین ئەم گەشتانە زۆر بن پردێکی پەیوەندی ڕاستەوخۆ دروست بێ دەرفەتێکی باشی وەبەرهێنان لێرە هەیە دەرفەتێکی باشی سەرمایه‌گوزاری هەیە ئارامی و ئاسایشێکی باش هەیە کە ئەو خۆشەویستانی چەند ڕۆژێکە لە هۆڵنداوە میوانی ئێمەن ئەوە ئەسەلمێنن کە ئەوەی بە چاوی خۆیان دیویانە زۆر جیاوازە لەوەی کە بیستویانە. We are very much working on intensifying trade relations amongst others between the region and the Netherlands. و ئێمە بە چڕوپڕی کار لەسەر بەهێزکردنی پەیوەندیەکانمانەکەین لە نێوان ئەو شارانی هۆڵندا و لە نێوان ئەم هەرێمەوە ئەم شارش. And we do that together with the great cooperation of the governor. و ئێمە ئەمە بەیەکەوەکەین بە هەماهەنگیەکەین بە پشتگیریەکی گەورەی بەڕێز پارێزگار. And all other people in the region that are really very keen to work together with us. و هەموو ئەو کەسە بەڕێزانەی تریش لە هەرێمەکەیەوە لە شارەکەیە کە زۆر نزیکن لەوەی کە کار بکەین بەیەکەوە خود دڵخۆشن و نزیکیان هەیە لە ئاشنایەتیان هەیە بە کاری هاوبەش لەگەڵ ئێمە. Opening up an airport is extremely important and therefore کردنەوەی فڕۆکەخانەکان تەواو گرنگە و لەبەر ئەمەش this is a great day for the region. This is a great day for the region. لەبەر ئەوەش ئەمە ڕۆژێکی گەورەیە بۆ ئەم هەرێمە بۆ ئەم ناوچەیە. This is a great day for Smani. و ئەمە ڕۆژێکی گەورەیە بۆ ئێمەش. And it's a very good day for the Netherlands as well. و ئەمە ڕۆژێکی گەورەشە بۆ هۆڵندا.